دەستگا و دامەزراوە حکومیەکانی سۆرانن ئامادەکاری دەکەن بۆ جەژنی نەورۆز لە ئیدارەی سۆران. حازرایەکی تەوامان کردووە ئەوەی لە ڕستی مەدابێتن ئەوەی لە ڕستێمە نییە بابەتی کەش و هەواکە کەش هەواکە چەند ساعت دەبی هاوکار دەبێتن بۆ بتوانین ئەو بەرنامەی کە دامانناوە وەکو خۆی جێبەجێ بکەیت بە تایبەتی ئێمە لەستا لە سۆران ئاهەنگێکی بەرفراوان و گەورە دەکەین و هەم ئاگر مەشغەلی ئاگرکردنەوە کەشمان بە شێوازێکی جیاواز ئەم ساڵە دەمانەوێتن ئەمە وەکو ئەوەی کە ساڵی یەکەمە ئیداری سەربەخۆی سۆران ئەم یادە دەکاتەوە بۆ دەمانەوێت بە شێوەیەکی زیاتر و زیاتر بەرفراوانتر بیتن. پێشبینی دەکرێت لەم جەژنی نەورۆزە ژمارەیەکی زۆری گەشتیاران ڕوو لە سنووری ئیدارەی سۆران بکەن بە تایبەتی بۆ ئەمساڵ لە سەروبەندی هاتنی جەژنی نەورۆز شەپۆڵێکی بەفربارین چەند ناوچەیەکی سنوورەکەی گرتوتەوە ئەوەش بۆتە جێگای سەرنجی گەشتیاران. ئامادەکاری تەواوکراوە پێشبینی هاتنی گەشتارێکی زۆریش دەکەن لە ڕۆژانی جەژنی نەورۆز ئەگەر جەوەکە لەبار بێتن و گەشتارێکی زۆریش داخل بووە بە تایبەتی گەشتاری باشوور ناوەڕاستی عێراق بەرەو هەرێمی کوردستان و بە تایبەت سنووری پارێزگای هەولێر و ئیداری سەربەخۆی سۆران. ئامارەکان لە سەرەتای ساڵ تاکو ئێستا نزیکەی 400,000 گەشتار و سەردانی کەر هاتووە پێشبینی دەکەین بۆ وەرزی هاوین ڕێژەکە زۆر بەرە وەرز بنووسی و ئامانجمان وایە بتوانین تاوەکو کۆتایی ساڵ ڕێژەکە نزیک بیتەوە لە 2 ملیۆن گەشتار و سەردانی کرد. هەر لەگەڵ نەورۆز تەواوی چێشخانە و موتێل و فندق و هەوارگە گەشتیاریەکان لە پێشوازی گەشتیاراندان و هەروها چاوەڕێیەکەین گەشتیارێکی زۆریش بێ بەو پێیکەوە بەفری نوێ باریوە و هەروەها کەش و هەوایەکەش زۆر لەبارە بۆ گەشتکردن ئەگەر ئەوە شەیەکەوە گەشتیارێکی زۆر لە باشوور ناوەڕاستی عێراقیش بێ بۆی بێن سەیران و نەورۆزی خەڵکی کوردستانیش لەم سنوورە ببێنن. سنووری ئیداری سۆران زیاتر لە 70% ناوچە گەشتیاریەکانی پارێزگای هەولێر پێک دەهێنێت لە جەژن و بۆنەکانیشدا زۆرترین گەشتیار لە سەیرانگا و شوێنە گەشتیاریەکانی سنوورەکە دەبیندرێن. تەنها لە سێمانجی ساڵی 2022 زیاتر لە 400,000 گەشتیار سەردانی سنووری ئیدارەی سۆرانیان کردووە. ئیسماعیل عوسمان، کورسات نیوز، ئیدارەی سۆران.